کوڕێکی 10 ساڵانم هەبوو وەفاتی کرد. یعنی بەخۆم تەمەنم 18 ساڵ بوو کە زەواجم کرد. منداڵەکەم مانگێکی تەواو نەبوون لە سکم کە هاوسەرەکەم وەفاتی کرد. یعنی زۆر کەس گوتی لەباری ببە و گەنجی و نەبوویە تازە 18 ساڵی و بۆ ئەو منداڵە نێتە سەر دنیایە. بەس یعنی بە قسەی هیچ کەسێکم نەکرد، گوتم ئەو منداڵەی هەردین بەسەر دنیا و ئاگام لە منداڵە خۆم دەبیتن. ئیدی یعنی شەهادەی خۆم بەدەستی ناو شەو و ڕۆژ ئیشم کرد لە باشترین مەکتەب، هەموو شتێکم لەو منداڵە خۆم کرد بەس یعنی ئاگام لێی بیتن. ڕۆژێکی ڕەمەزان بوو، پاشیو بوو، هەر گوتی دێ هەڵم ستێنە لە خەوێ لۆ پاشیوەکە نانی بخۆم. نانی خوارد و بەر بۆ ئەو منداڵە، یعنی کە بردمانە دکتۆری 72 سەعاتیان لۆدانا. دکتۆر گوتی دڵتەی دەمەخ لەو منداڵەی دا، یعنی کە لە کاتێک تەمەنی 10 ساڵ بوو مامۆستا. یعنی ئەو کاتە